Я считаю, что роль президента هەموو گەلێک سیمبولی خۆی هەیە وەک ئاڵا و سرودی نیشتیمانی من پێم وایە یەکێک لە سیمبولەکانی گەلی کوردیش بارزانی و خانەوادەکەیەتی کە مێژوویەکی دوور و درێژان هەیە لە خەباتکردن لە پێناو مافەڕەوەکانی گەلەکەیان دەزانن باردۆخی کوردستان نالەبارە بەڵام دڵنیام بەڕێز بارزانی بە شارەزایی و لێهاتووی خۆی و ئیرادەی بەهێزی دەتوانێت زاڵ بێت بەسەر ئەم کۆسبوو بربەستانە. с теми, кто поставил терроризм на службу своим целям. Я могу сказать, что у каждого سەرۆک بارزانی گەورەترین ڕۆڵی لە سەرکردایەتیکردنی جەنگ لە دژی تیرۆری نێودوڵەتی بینی بارزانی توانی سەرکەوتنێکی مەزم بۆ هەرێمەکەی بەدەست بێنێت هەروەها ڕۆڵێکی گەورەشی هەبوو لە هاوکاریکردنی کوردانی سووریا جوامێری و قارەمانەتەکانی پێشمەرگا بوونەهۆی تێشکانی ئەفسانەی داعش ڕۆڵی جوامێرانی بارزانی و کەسایەتی بارزانی لەم نێوەندەدا دیار و بەرچاوە کۆمەڵگەی نێودوڵەتیش بە بەرزی دەنرخێنێت. Мы очень надеемся, что... Во-первых, я отношусь положительно к тому, что Барзани ушел в отставку. دەست لە کارکێشانەوەی بارزانی لە پۆستی سەرۆکی هەرێم و دووپاتکردنەوەی ڕۆڵی پێشمەرگایەتی بەڕێزیان جێ دەستخۆشیە بە بڕوای من کورد زیاتر پێویستی بە خەباتی پێشمەرگایەتی هەتا سیاسی چونکە واقع ئەمەی نیشانداوە بەشداری و ئامادەبوونی بارزانی وەک پێشمەرگە و ڕابەرایەتیکردنی هێزی پێشمەرگە ورەی پێشمەرگە زیاتر بەرز دەکاتەوە کە ئەمەش لە هەمووی گرنگترە. Референдум был правильно сделан. بارزانی دەتوانێت ڕۆڵی گەورەتر لە ڕووی یەکڕێزیکردنی گەلی کورد لە کوردستانی باشوورە لە هەر پارچەی ترە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئاسی نێونەتەوەییدا وەکو شێوەرمەندێک وەکو ڕابەرێکی دانپێنرا ڕۆڵی خۆی ببێنێت.